داعش جارێکی تر بۆتەوە مەترسی لەسەر عێراق بۆشایەکی ئەمنی زۆر لە نێوان سنووری عێراق و سووریادا هەیە. ئەم بۆشایە ئەمنیە وای کردووە کە بەشێکی زۆر لە شارەکانی عێراق مەترسی داعشی لەسەر بێ و مەترسی هەیە فەرماندا سەربازیەکان باز دەواکەن کە مەترسێکی زۆر هەیە ئەگەر هەیە داعش جارێکی دیکە باڵ بەسەر پارێزگای نێنەوە بەشێک لە شارەکانی دیکەدا ینی مەترسی دروست بکات. بەڵام بەشێکی دیکە چاودێران پێیان وایە کە بەو شێوێژ مەترسیدار نییە بۆ ئەم مەبەستە مەترسیەکانی داعش. فازڵ ئەبوو ڕەغیف شارەزای ئەمنی لەگەڵمانە بێ. بەڕست فازڵ سوپاس بۆ ئامادەبوونی بەڕستان. ئایا هەر بەڕاست داعش توانای خۆڕێخستنەوە و هەڕەشەی ماوە لەسەر عێراق؟ نعم، تحية طيبة لكم بدءا. والله السلام عليكم بنيراني كردستان مستوار زور سباس بويوا. يعني اولا داعش لن يعود الى سالفه بلا مشتك داعش ناقريتوا بلكو ناقريتوا سردمي او اي كهزي هبو او كتيبري بالسر داعش بابتيك بو كوتاي هاتو بلام اما تا اونيه كداعش كوتاي هاتو داعش رنگنا خوش بكويد بلام هرگز بتواوي لاني وناسيتو قالكي قليكن بلام بلا مشتك او كداعش رخراوكي باوريه ورخراو باوري كانش بش بروحي زماوري دبستن و بش با كاريتا ككسي سكداتي نابستن زقلويش جورك لبش دغ خستني سي ساله هي بو بدودا سون بو داعش لما سي سال را بدودا زقلويش داعش لسن ولاتي لاواز بتابتي اواني لولاتي لا كشوري افريقيا كشي زنگو كمي خوراك يعني هي داعش لو ناوسانه بلا بوتو خوي بهز كردوا وزقلوش لهندك ولاتي ديكا بوشواز بيشكوتو بتبدي لسوريا لناوسكان ديكا داعش لقال ام بارودو خي كناونا خوي بو آماده دكات بو ازاري كي ديكا بيش بكويتو دبي وما لبتساوي كداعش تنزوري كي من دالاني اوانه هنك بسرشن اواني ككوجراون اواني راوند لان هز امريكانو بتابتي اواني تاكو استتسار نشان ديارنيا امانه وكو بابلين خاني جنز ماونتەوە هێشتا ڕووناکی خۆریان نەبینی و تەنیا دوای 10 ساڵ نەبێت ئەو ماوەیەش ئەو ماوەیە داعش کستێنە. چالاکەکانی داعش لە عێراقدا لەکوێن؟ على مستوى العراق ام لەسەر ئاستی عێراق یاخود دەرەوەی عێراق؟ لەسەر ئاستی عێراق ناوچە چالاکەکانی داعش لەکوێ عێراقن؟ نعم على مستوى العراق دعني اجمل لك. لسر استي عراق من دموت توزي بقشتي باسي ام بابتي بكم لدو بر داعش من هي وتابتي لو ناوساني كوتونه باكورو روجا عوام ناوسي با او باكور بقشتي داعش بشوي بتصر وبشوي بابلين بارتسا لو ناوسانه هيك كمارو دراون لنيوان صلاح الدين كركوك وبتابتيش لو ناوسيه لا دولي شاي وهروها لدولي ام الخنازر وبرزيكاني ماما لو شينانا داعش هي بلام بكمي لو نوسانة مزولي هي ام بوني داعش لم نوسانة بونيكي راس اللاوازة بلام بونيكي كاريگري شدكريت الرجلين داعتو بيت مترسي زقال ولا ديالا داعش هي بتابتي لباكوري مقدادية كو استاج داعش ناونا ناويك بابرين هيرشي زوري انزام دادات زقال وش لا تسناوسي كي روجاواي كركوك هان بتاوتي لا ما شولا حويزة ما شولا دولي حوران ولا هنديك ناوسي ديكا ولا هنديك بشي دورقي حسينات داعش زمزولي هي زقالوش دبيت اومان لبير بيت كالا هنديك ناوسي نيوان عراق وتركيا وعراق وسوريا الوجه كم ترى بلام لسوريا زيادة أما كوي قشتي أو ناوسانن كداعش باسي سوريا تكر أو أمنية لرزوكي لنيوان خاكي سوريا وعراق دا هەیە لەو سنوورە ئەو خاکە سنووریەدا هەیە تا چەندە بۆتە هەڕەشە بۆ سەر ئاسایشی عێراق؟ يعني لو تلاحظ اگر تبینی او بکەین کە سنووری عراق و سووریا ئەو سنوورەی کە کەوتۆتە با بڵێن ڕۆژئاوای نینەوە و هەروەها بەشێکی ئەنبار و بەشی خۆراسانی هەیە کە ئەو سنوورە با بڵێن بە
سنوور دراوە و هێزی ئەمنی لێدێنراوە خەندەقێکش لەوێ لێدراوە کە ئەو خەندەقە وڵایەکەی 5 مەترە و 3 مەتریش پانە جگەلەوەش لەو ناوچەیە کامێرای چاودێری گێرمی دانراوە و لە پاڵ ئەمانەشدا چەند خاڵێکی ئێشکگیری دامەزراون و هێزەکانی بابلی پاسەوانی سنوور ئەو ناوچەیان کۆنتڕۆل کردووە دەتوانم بڵێم کە ئەو ناوچەیە کە دایان پۆشیوە دەگاتە بە نزیکەی 185 کە کۆنتترۆلیان کردو بەڵام ئەوەی کە دەستگا ئەمنیەکانی عێراق تۆ بڵێ هەمویان دەستیان بەسەرداگرێت لە ڕووی ئەمنیەوە تەواو بێت لە ڕووی مەیدانی و لە ڕووی هەواڵگیری و لە ڕووی شەڕکردنەوە هەندێک ناوچەماون بەڵام داعش لەم چەند مانگەی دواییدا لە سووریا چالاکیەکانی زۆر بووە بە تایبەتیش لە ناوچەی حەسەکە لە ئێدلب و لەو ناوچانەی کە وەکو خانە بۆ خۆی دروستی کردووە و لە هەندێک ناوچەی غازی عەنتابی نێوان سووریا و تورکیا جگەرەوەش لە هەندێک وڵاتی ئەفریقا کە ئەم وڵاتانە شەڕ و نەخۆشی تێدایە. زۆر باشە کاک فازل لە بۆنە جیاوازەکاندا بە پرسانی عێراق باس دەوەکەن کە هاڕۆشەکانی داعش نەماوە ئەمە لە ڕووی سەربازیەوە ڕاستە؟ ئەو کەسەی ئەم جۆرە قسەیە دەکات بەڕاستی لە سروشتی داعش باش تێنەگەیشتوە یان ئەوەیە کە نازانێت بەڕاستی یاخود لەبەر ئەوەیە کە تێنەگەیشتوە کە داعش چۆنەوە جموزۆڵەکانی داعش چوون و لە ڕووی شێوازی جموزۆڵەکانیان چۆنە یاخود ئەوەیە کە دەیەوێت چاوەشەکاری بکات بەڕاستی داعش لە ماوەی باوەڕێن 10 ساڵی ڕابردوودا یاخود باوەڕێن مانگێک پێش ئێستا بینیمان کە چوار هێرشی خۆکوژی داعش پوسەڵ کراونەتەوە 3 کەس کوژراون کە هەولیان داوە خۆیان بەهێز ئەمنیەکاندا بتەقێنەوە جگەلەوەش بینیومانە کە 6 هێرشی دیکە پوسەڵ کراونەتەوە بەڵام لە بەرامبەردا داعش دەبێت لە بەرچاومان بێت لەم تەبیجە سەرکەوتوێ بوو و داعش لە هێرشی گوندی حاجی زەبار لە دیالە سەرکەوتنی بەدەستێنەوە داعش تاکو ئێستاش هەوڵی ڕێخستنەوەی ڕێزەکانی و خۆڕێخستنەوە دەدات دەوێت کردەوەیەک ئەنجام بدات ئەوە بیر هەموو لایەک بێنێتەوە کە پێش 2014 چۆن بوو. بەڵێ بەڕێز فازل ئەبوو ڕەغیف شارەزای ئەمنی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێسان بەخێر بێن.